ورود خەڵکەکەی لەژێر خێوەت و چادر یانە نێودا و بردووی خان و کەلاوەکانە لەژێر بەڵام لەناو ئەم هەموو مەرگ و وێرانکاریەدا ئیرادەیەک هەبوو مرۆڤ یەو شارە تەسبیبی بێدەنجی نەبوو بەڵکو خەریب و ژیانی خۆی لە نێو کۆڵە بێشەوە سەر لە دوێ دەست پێ کردەوە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کە ڕێکخراوێکی مەدەنی قازانجنەویسە لە بووە ڕێکخراوێکی کللتوریە لەباری گرنگیدان بە مێژوو فەرهەنگی هەڵەبجەیە کارەکات ئێمە ساڵانی ڕابردوو لەش ساڵی ڕابردووە کە ڕێکخراوەکەمان کۆمەڵی کار و چالاکی گەورەی کردووە یەکێک لەو چالاکیانە ئاوەردانەوەی لەو خەڵکانی کە لە قۆناغێک لە قۆناغە مێژوویەکانە خزمەتی ئەم شارەیان کردووە یەکێک لەو گروپ و لایەنانی کە پێویست بوو ئێمە ڕێزیان لێ بگرین ئەنجومەنی ئاوادانکردنەوەی هەڵەبجە بوو کە لە مانگی 2 ساڵی 1992 لە ڕێگەی هەڵبژاردنێکی دیموکراسی و 7,000 کەس دەنگیان نەیاوە و 13 کەسیان بە نوێنەرایەتی خۆیان هەڵبژاردووە لە غیابی حکومڕانی کردو لە غیابی حکوومەتی هەرێما ئەو کات هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان تشکیل نەبوو تەنانەت پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بوو ئەم 13 کەسە لە ماوەی 1 ساڵە کۆمەڵی کاری گەورە و گرنگیان لە هەڵەبجەیە کردووە هەموو یارمەتیە مادی و مرۆیانی کە لە دەرەوە گەیەنراوەتە ئێرە ئەمان گەیاندویانە بە خەڵکی هەڵەبجە دروستکردنەوەی ژێرخان و سەرخان بۆ خەڵکی شارەکە لە دروستکردنەوەی قوتابخانە و با بڵێن نەخۆشخانە و هێنانەوەی هێڵی تەلەفۆن و کارەبا و دابشکردنی چیمەنتۆ و ئەو یارمەتیە مرۆیانەی کە هێناویان و دابشان کردو بەسەر خەڵکی هەڵەبجە ئێمە لە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە بە پێویستی سەرشانی خۆمان مانزانی لە مەراسیمێکی ئاوا گەورە و گرانە سوپاس و پێزانەی خۆمان ئاڕاستی و ئەنجومەنە بکەین. منای خۆی بەخشندەوە میهرەبان ئەمە ئیسباتی ئەوە کە کورد ئەبێ خۆی خەمی خۆی بخۆ خۆیر لەگەڵ خۆیان ڕاستکە ئێمە و کاتە کە هاتینە مەیدانی ئیش زۆر زەحمەت بوو چونکە هیچ نەبوو بەڵام دەستمان پێکرد بە ناوی خوا لێ بڕاین توانیمانیشی باشکەین ئیمڕۆ کە ئاوا جێگە دەستمان دیارە سواسی خواکەین ئەوە ئیسباتەکە کە بێ ئینسان لێ ببڕێ پشت بەخوا ببەستێ و خۆی خزمەتی خۆی بکە و خۆی خەمی خۆی بخوات تەمەنە سێکی زۆر خۆشە سواسی خوایەوەکەوە هێشتا هەرچەند ماوێتی بۆیە زیاتر بووایە بۆیە خزمەتی هەڵەبجە زیاتر بکرایە بەڵام دڵمان خۆش و سواسی خواکەین کە هەڵەبجە گەیشتێتەوە ئاستە بەڵام خۆزگە زیاتر بووایە. ئەنجومەنی ئاوادانکردنەوەی هەڵەبجە شەهید کە لە ساڵی 1992 هەڵبژاردننی بۆ کرا و وەکو باس کرا 13 گەنجی چالاکی ئەو کاتەی ماندوونە ناسانە توانیمان هەنیە کار بکەین بۆ هەڵەبجە حەزەکەم زۆر بە کورتی باسی بکەم یەکێ لەوانە دروستکردنی 2 مەکتەب بوو مەکتەبی مەرزەبۆتەوە لەگەڵ سانەوی هەڵەبجەی کچان یەکێ لە کارە هەرە گرنگەکان گەیاندنی کارەبا بوو لە دەربەندیخانەوە بۆ هەڵەبجەی شەهید و دروستکردنی محەتەی کارەبای هەڵەبجەی شەهید ئەویش بەڕاستی بە لیژنەیەک من سەرۆکی لیژنەکە بووم هەر لە شەقڵاوە تا کەفری توانیم عەمود و تەل و فنجانی پێویست لە بینی دەربەندیخان و هەڵەبجەی شەهیدا ئامادە بکەم تا بۆ یەکەم جار لە مێژووی هەڵەبجەدا و دوای ئینتیفازەکە لە 16 حەوت بۆ یەکەم جار بە داگیرساندنی فیدەری هەڵەبجە لە محەتەی دەربەندیخان و کارەبا بگاتە هەڵەبجە و بۆ یەکەم جار لە مێژووی هەڵەبجەدا من لە 4 لە مزگەوتی پاشا بانگەوازی ئاودانکردنەوەی هەڵەبجەم کرد بە کارکردن لە گەیاندنی هێڵی تەلەفۆن بۆ هەڵەبجە و لە 16 حوتی 93 دوای گەیاندنی کارەبا بۆ هەڵەبجە و داگیرساندنی گڵۆپێ لە محەتە لە مزگەوتی جامعەی هەڵەبجە و بانگەوازی ئەوم کرد کە کارەبا گەیشتۆتە هەڵەبجە لە مەراسیمێکی زۆر شکۆداردا لە 18 حەوت توانیمان افتتاحی کارەبا بکەین بۆ هەڵەبجەی شەهید کە ئەوە سەرەتای ئاوادانکردنەوە و گەشەکردنی هەڵەبجەی شەهید بۆیە توانم بڵێم لێرەوە ئەندازیاری ڕووناکردنەوە و ئاوادانکردنەوەی هەڵەبجەی شەهید برای بچووکتان حەمەتار عەلی مەولود. ئەو کاتی هەڵەبجە تەنها ناویشی بێدەنگ بوو لەسەر نەخشەی داوە دروستکاییشیان لێرە هێندەراواز بوو خەریب و یەکجاری کوشێتەوە.
و شەقام و باڵەخان و سەرخان و ژێرخانیم شارە هەمووی ببووە خۆڵمێش بە هەر لایەکدا تەماشات کردایە تەنها وێرانە دەهات